سباتوان بخير بالهاجي هندبن تماشاوان گهدارن من هجا هفته صبح بدما پایتخت الهولره روز باش هم ددن دست بکرن دوباره چندین بابت و مجارمه بالا بکشنن لسر دو مجارن گلک تایبت و گرنگ جبوما هر و هر جبولاوین کردستانی و یادن جیش بو تندرستی آمایا لید درجه هیا بدم جمره دجی می چندین بابت و زانیارین جدا کرتن و چکه و هر و شرکش هوای و نرخ دراوا دنیا بازار کردستان و یا جهانی دژی مبشوپینن دست بکشی وقتی می به کرتن و چکم دست بتکن کرم کن. دو زاروک نزدی این رزگاربوی جد دست داعش جد ترکیه هاتن وگراندن جبونا هرمان کردستان و کشتی چندین سال گوشه مروین خو و خزانه خو و مالبات خو هاتون دور خستن دو زاروک نزدی کو خشک و برای کبون داعش او رواندبون دیگر شانده هرمان کردستان جد ترکیه و هاتن وگراندن بنا و هرمان کردستان و به کسو کارو مالبات خوشی شاد بونه نویسنگه ها رزگاربونه آنکو رزگار کرنا راوین ایزیدی راگهاند کو هیام زیدتر جسه سالانه کار سر دوسیه وان هر دو زاروکان تکرن و بالیکاری خیرخوازان و آلین پیوندیدار قریبون وان ببینن پشتی تمام کرنار کار نیاسایی هاتن وگراندن جبونا و هرما کردستانه ایرو پارلمانتویا عراقی ورزانویا یاسانداناینه وروها جوین خواد دست بکرن لگور کار نمایا جوین ایرویا پارلمانتویا عراقی یاسای هالبجاردنه و هروها امضا کردن یاسای دادگاه فدرالی تی گفتگو کردن هروها دیجه یاسای پارلمانتویا کردستان راپورت که درباره بازنن هالبجاردنه پیشکشی به پارلمانتویا دیگه و یاسای هالبجاردنه جی گفتگو که هروها دبشه که ایدنا و جوین دجی پارلمانتویا عراقی همواره یاسای دادگاه فدرالی گفتگو لسر تکرن کنها جبرخانه نشین بونه اندامه کی به دادگاه کارنوانه وستانه آنکو سکنینه آژانس نفت دولتی حوزه اتم را گهاند که ایران زیادتر جده هنده جبر دیاری کری پیدان یا یورانیوم زیاد کریه آژانس نفت دولتی حوزه اتم را گهاند گل گره کفتن سال 2015 رب ایران هات بوداین که 300 کیلوگرامی جه یورانیوم برهم بینن هاجی ایران خودیه 2500 کیلوگرم یورانیوم به پنگاوجی ایران 10 جاره به پیتاندن یورانیوم وکوان را گهاندیه زیده کریه و بریارجی داویه و هیوده جاره کدن تیمن آژانس نفت دولتی حوزه اتم سردان ایران و بنکین اتمی ایران بکن لالیکیدن برپرسن روسیا واکسینا کرونا لسرخوا تعقید کن و وزارت تندرستی روسیا را گهاندنه کو واکسینا سپوتینک وی او واکسینا بباندور و سلامت را گهاندنجی کو جوبو دل نیابون آنکو پشت راست کرنج سلامتی و واکسینجی وزیر برگیری بروانی روسیا و سروک شهروانی مسکو و رهبر کمپانیای برهمهنه رو هجمارک جبر پرسندن او واکسین لسرخوا تعقیب کردن جالی خوابجی سروک شهرداری مسکو راگهان جبو کو دل خلکه بخنه جهده اما به واکسین لسرخوا تعقیب کن حتی نهاجیر خزنه تندرستی جهانی او واکسین روسیا پسند نکریه ترامپ دخواست ایران دکه کو قهرمانکی زورانبازی لسیداران ندن دونالد ترامپ سروک ولایت یکگرتین امریکا ده توییت که ده لسرتورا جواکی توییتر دخواست جبر پرسن ایران دکه کو نوید افکاری قهرمان زورانبازی لسیداره ندن بجاجی اگر اوی کاری بکن او از سپاسیا و بکم جوکو ترامپ نویساندیه کوره برن ایران اگر جیان نوید رزگار بکن او سپاسی آوان بکن به وی اوای کرته هم بسر هفت دهات نهاجی چندین بابت مجارندن که درجه هی اوان چند کوله کم دمه بشو بیدن شخو نرمال شتکی ناسکریه که هرما کردستان خودی سروش تکبال کش و
کەشوهەوایەک لەبار هەیە کوژێر دوێژن ینی هەر چاروەرز تێدا تێنە هەستکردن و هەروەها سەدان جۆر گول و گژوگیایەن سروشتی دنەوە بێ ناوچەی ئامادە هەنە بەشێک ژوان گولوگەیان دەمێن دەرباس بوویدە و حتا ڕۆژایی ڕۆژی بلی وەک بەرهەمێکی بەدەوکردنەوە کوجوانکاریە تێبکارانین دناوا ماڵاندا وش بۆ تەندروستی مرۆڤ گەلە گرنگیەوەیە پزیشکیژی هەبووە ئەv هەگەیا و دەرمان گەلێک جوانە ژوان گولوگیان هاتنە بەرهەمانین و چێکردن بێجە کتێبێک هەیە ji بۆ گول و گژوگیایên سروشتî ku keseka nêzîkî 10 salan mijûlî nivîsandina vê pirtûkeye bi taybetî jî li ser van gulûgiyan ku di navçeya me de heye ev berhemê ku hatiye belavkirin jî berhemê 10 salan e ji karkirinê û lêkolîn derbarê bi sedan ji cor gul û gijûgiya û herwiha yên süruştî di nava sînorê devera raniye de li wê dewrûberê jî di vê pirtûkê de eva ku niha amade ji bo çapkirinê behsa ji pêkhate û siruşt û giringî û herwiha giringîdan bi beşek ji zêde ji van gulûgiyan yên wê deverê lê bi giştî ez bawer dikim eger gulûgiyayek hebe lê seranserê Kurdistanê heye ji bo ku ev navçe hemû wek hebûne lê tenê destnîşankirina wan ku navlênanîna wan ji navçeyekê ji bo navçeyekê ferqetiye vê cemê ev ê fîçerê bi hevdûre bînin kerem kin. هەڵکەوتەی جوگرافیایی سنووری ڕاپەڕین بە جۆرێکە ئاو شاخ و پێدەشتی کەشێکی لە باریان بۆ ژیانی زۆر ئاژەڵ و باڵندە و ڕوانی سەدان جۆر گژوگیا و گوڵ و درەختی جۆراوجۆر ڕەخساندووە. ئەمە دەرفەتی توێژینەوە و بە دوواداچوونی لەبارەی ژیانی باڵندە و گرنگی و بایەخی گوڵ و گژوگیا سروشتیەکان داوەتە کەسانێک کە حەز و خولیای توێژینەوەیان هەیە. خەلیل عەلی ئەگەرچی خۆی هونەرمەندە و مامۆستای بواری هونەرە بەڵام زیاتر لە 10 ساڵە توێژینەوە لەسەر دەیان جۆر گژوگیا و گوڵی سروشتی ڕانیە دەکات و هەوڵی داوە لە کتێبێکدا بایەخ و جۆر و سروشتی ئەو گوڵانە بخاتە ڕوو. کتێبەکە لە 646 لاپەڕە پێک دێ و بە قەبارەی 17 بە 24 سانتیم ئەمە لە 2006ەوە تا 2016 واتە 10 ساڵی ڕێک بەو توێژینەوەی خەریک بووم کە لەسەر ڕۆکە سروشتیەکانی ناوچەی ڕانێ و دەوروبەریەتی لەبەرەوەی ناوچەکە ناوچێکی دۆڵەمەندە و ژینگێکی بەرفراوانی هەیە زەڕوڕە و گرینگە و بە پێویستیش دەزاندرێت کە کتێبێک لەو بارەیەوە هەبێ بە تایبەتی ئێمە لەو ناوچەکەدا پزیشکی جادەرمانی زۆرمان هەبووە و ژینگەیەکی لەبار و زۆر باشیشمانەیە لە هەر چوار وەرزەکەدا گژوگیای جۆراوجۆر لە ناوچەکەماندا بەدی دەکرێت و سروشتێکی جوانی هەیە. سروشتی ناوچەکە و پاراستنی لە چەند ساڵی ڕابردوو زەمینەی بۆ ڕوان و توێژینەوە بە دوواداچوون لەسەر دایان جۆر گژوگیا و گوڵی سنووری ڕانیە ڕەخساندووە. ئەو کتێبە بایەخ و گرنگی ئەوانە بە تایبەت لە ڕووی تەندروستیەوە بە نووسین و بە وێنە ڕوون دەکاتەوە. ئەم کتێبە توێژینەوەیەکی زۆر وردە زۆر دقیقە لەسەر ڕۆکەکانی ناوچەکە کە بە تایبەتی لە سروشتی ناوچەکەمان کە ئاو و خاک و پێدەشت و جۆگەلە و لەمان کاتیشدا شاخ و چێ و بەدەنمان هەیە کە ئەوە ژوای کردووە کە ئەو جیا سروشتیانە زیاتر لە ناوچەکەماندا گەشە بکەن و گوننشینەکانیش پارێزبەندێکی زۆر باشیان بۆ سروشتی ناوچەکەمان هەبوو. لە ڕابردوودا زۆرێک لە گوڵ و گژوگیا سروشتیەکان بایەخی پزیشکی و تەندروستیان هەبووە. گیادەرمانی سەرچاوی چارەسەر و نەهێشتنی برین و ئێش و ئازاری زۆرێک لە نەخۆشەکان بووە. ئێستا خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە بۆ بەکارهێنانی جای دەرمانی جای بەڵام بەداخەوە ڕەنگە ئەوانەی کە تۆ دەڵێ ئەو ژیانی کە ئێمە پێویستمانە هەبی بەڵام نایەن ناسین وە خەڵکێکی شارەزاش لەوبارەدا نیمانە بە دوای کەوێ یەکسەر بەکارهێنانەکەی یاچی دروستکردنەکەی بۆ ئەوە چارەسەری نەخۆشیەکان دەرمانە جیایەکان مزعافاتی نییە نیت دەرمان هەیە ئەو ژیانە بی نەخۆش بێ نەخۆش نەبێ هیچ ئاسەوارێک بەجێ ناڵێ بە ئاسەواری خراپەی نییە من دی خۆم بۆ خۆم درستی دەکەم مستعالیەن بۆ ئەو نەخۆشی من بەکاری دێنم بۆ ئەو نەخۆشی کۆڕۆنایی دی خۆم سوارەشم لێ کردووە.
کتێبی گژوگیا سروشتیەکانی ڕانیا لە نووسینی خەلیل عەلی هاوشێوەی کتێبێکی تر بە ناوی باڵندە کێویەکانی ڕانیە کە 14 ساڵ کاری لەسەر کراوە. دیزاینکردنیان تەواو بوو، ئامادەن بۆ چاپکردن. ئارەسەمین کوردستان 24 ڕانیە. Veja ev fîçera komedîtî taybet bû wan gulûkiyayên di devera raniya ku hene ku mamostayekî ser erkê xwe taybet ev 10 sala wextê xwe terxan kiriye heta ku va hemû zanyariyên kom bike di nava pirtûkekê de ke hêşta çap nekirawe niye mamosta? Hêşta çap nekirawe. Amade ye bo çapkirdin. Veja Xelîl Elî lêkolîner tu gelekî bi xêr hatî kêf xweşim ku tu digel minî vesbê roj baş. زۆر سپاس ڕۆژ باش مامۆستا پێشتر بابەتێکمان هەبوو باسی ئەوەمان کرد یەکەم جار باڵندەکان. بەڵام ئەوەیە کە ئەوە دووەمین بەرهەمە ئەوە دووەم بەرهەمە ئەوە یەکەمین بەرهەم لەسەر ئەوە 14 ساڵ توێژینەوەکە بەردەوام بوو لەسەر ئەوە کاتی زیاتری ویستلەوە ئەوە 14 ساڵ ئەرێ ئەو بەحسا باڵندەیەن کێوی دکە بتایبەتی لە دەڤەرە ڕانیایە باڵندەی کێوی تێدا 200 ئەو پۆلێنکاری بۆ کراوە کلاسیفیکیشنی بۆ کراوە لە ڕووی زانستیەوە کەی دەڕوا کەی دێت چۆن دەمێنێتەوە چۆن هێلانە دەکات چۆ جچک دەکات ینی 14 ساڵ چاودێریت کردو ئەرێ وەڵا هەر چوار وەرزر بەهار هاوین زستان پاییس هەمویان ئی ئەو منتیقەیان زیاتری لێ یان نا حتمما زیاتر هەیە بەس ئەوە پێویستی بە بودجەی زیاتر و بە وزەی زیاتر دەویستی کاتەکە پێویستی چۆ تۆ هەر گەشتێک دەردەچی پارەی دەوێت هەر گەشتێک دەردەچی کاتی دەوێت ئەوەندەی لە تواناندا بوو ئەوەندەم پێبەرهەم هات دەستەکانت خۆش جەمامە ساگەرم بەحسە بکەن یەن ڕوەک و گول و گژ و گیاژ هەرد بێژن یەن سروشتی دووبارە ئەوش لەسەر ناوچەی ڕانیەت کردو لەو منتقەیەت کردووە بۆچی شتێکی سەرتاسەریتە کردووە آخر وە گوتم کە تۆ باسی توێژینەوە دەکەی توێژینەوە بودجەی دەوێت بودجەی زەبەلاحی دەوێت ینی ئەو بودجەیە بەڕاستی ئێستا ئەمە پارەی دیزاینەکەی چوین لەولا کۆمان کردێتەوە ئەنی بۆ دیزاینەکەی یەک ساڵی ویسە تا دیزاینمان کرد چکە 5,000 فۆتۆی تێدا 5,000 وێنەی تێدا و 4,000 سەرچاوی تێدا بەکار هاتووە 10 ساڵ ئیشی تێدا کراوە لە 2006 تا 2016 و تۆ حساب کە لە ناوچەیەکی ئاوا بەرفراواندا پارێکی هێزگا زۆری ئەدی ئەگەر چوو باینە شوێنەکانی ئیدی دەرچوونی دەوێت خۆراکی دەوێت ئوتێلی دەوێت مانەوەی دەوێت ینی ئەمە تۆزە قورسە سەختە ئەو پارەیەش نەبوو کەس دابینی نەدەکرد ئێستا ئەمە بۆ تەسمیمەکەشی بۆ دیزاینەکەشی بە زەحمەت پارەمان بۆ پەیدا کردو ینی 100,000 لەوێ 200,000 لەوێ 300,000 لەوێ ینی ئەوە تۆزێکی قورس بوو بجا مامۆستا بەحسە بکەن تو بخوا پسپۆریاتە پەروەردەی هونەر پەروەردەیە هونەرە ئەرێ چۆن کاتت بۆوەدانە و چۆن کاتت ئەمە سێ هاوڕێم هەبوو یەکێکیان لەوانە مامۆسای گەورە و مێژونوسی گەورەی کورد مامۆسا عەبدوڕەقیب یوسف و داوای لێکردم گوتی بن ئەوەندە بابەتی سیاسی و شەڕەکان و مێژووی کوردوانە نووسیوە تۆ نەچی بەولایەدا نەچی ئەوە نەکەی گوتم ئەی تی بڕۆ چیرۆکۆکەوە لەسەر کوژوجیا لەسەر باڵندە لەسەر ئاژەڵان لەسەر چی بڕۆ ئەوە بکە ئەوە شتێکی باشە و کەس خۆی لێ نەداوە ئیدی وەڵی گوتمەوە بیرۆکەکی زۆر باشە و دوو هاوڕێی تریشم هەبوو لە سوید یەکیان لە نەرویج کاک ئاسۆس شەفیق لە سوید و کاک کاروان عارف لە نەرویج گوتیان ئێمە ناوچەکەتان زۆر دۆڵەمەندە و ئاوایە بۆ ناچی ئیش لەسەر ئەوە بکەیت منیش وەڵا لە 2006ەوە کامێرەکەم بەدەستەوە گرت و گەڕام من یەکەم جار شتەکەم بە سادەیی وەرگرت بەڵام دواتر شتەکە هەرداهات و قورس دەبوو ینی ئەوە تۆ دەبێت دیکۆمنتی بۆ بێنی ڕسمی بگری ئەو کلاسیفیکیشنی بۆ بکەی ینی پۆلێنکاری بۆ بکەی لەسەر هەموو بابەتەکان هەتا ئەمە کتێبی تریشەیە لەسەر جیۆلۆجی یان لەسەر خاک جۆری خاکەکە بەردەکانی ئەوە ئیشساوە خەریکین لە ئیشی لەسەر دەکەین بەس ئەم گژوجیایەکان کتێبێکی زۆر من زۆر لێ ڕازی بووم 309 ڕۆکی لەگەڵە 309 ڕۆک لە خۆ دەگرێ و هەموو ڕۆکەکان لە 4 فەسڵی و چاودێری کراوە ینی حتا لە ڕووی پزیشکیشەوە بڵین سوودەکانی زیانەکانی هەمووی بەڵێ هەمووی لە ڕووی ئەکادیمیەوە 4,000 سەرچاوی تێدا بەکار هاتووە یعنی بابەتەکە زۆر
قورسە یعنی تۆر ئاوە بە قسە خۆشە باسیکەین کە دەچێت ناو پرۆسەکە پرۆسەیەکی تۆزێک ئالۆزە یعنی توێژینەوەکە تێژینەوەکی زۆر قورس و چڕ و پڕە یعنی حتا سوودی ڕەگەکەی قەدەکەی گەڵاکەی گوڵەکەی تۆکەی بە وشکی بەتەڕی ینی چۆن سوودەکانی زیانەکانی لە ڕووی چیمیاییەوە پێکاتە چیمیایەکەشی باشە چۆن ناسیت ئەو هەموو جۆرانە چۆن ناسی ناوەکانی جۆرەکەی و ئەوانە بە دوو جۆر ناسیم یەکێکیان مەدانیان چوم لە شوانەکانم پرسی لە پیرێژن و پیرە پیاوەکانی گوند دەمپرسی دەمگو دووەرە ئەو جیایە بە کوردی چی پێ دەڵێن لای ئێوە چی پێ دەڵێن جا ئەمە بە هەر چوار دیالکتیک ئیشی تێدا کراوە یعنی هەم باکوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باشوور هەموو بەت ئەو گوڵاب بە چ زمانێک حتا بە فارسی بە عەرەبی بە ئینگلیزی چی پێ دەڵێن ینی بۆ نوێسە توێژەرێک لە کۆلیژی کوشت و کاڵ بێت توێژینەوە لەسەر ئەو بکە هیچ ماندوو نابێت ڕێک ناوە ئینگلیزیەکەی لێدا لە سەرچاوەکان هەمووی دێ بە فارسی لێدا سەرچاو فارسیەکان هەمووی دەبینێ بە عەرەبی هەماشیەوە بە کوردی بە هەماشیەوە ینی بۆیە ئەمە سەرچاوی دووەمیان کە ئەو بڵین خەڵکی کۆمەڵاتی شوان و گاوان و جوتیار و ئەوانە پرسیاری لێکراوە جۆری دووەمیان سەرچاوی ئەکادیمی بوو کە بڵێن ئەو سەرچاوانە لە کتێبخانە جیهانیەکان بڵێن لە کالیفۆرنیا لە بریتانیا لە ئەڵمانیا لە سوید ئەمانە هەمووی سەرچاوی زۆر باش و نایابی تێدا بەکار هاتووە هەموو سەرچاوەکانیش مصدقن ینی باوەڕ پێکرا و متمانە پێکرا چ جۆرێک هەیە کە تەنها لە ناوچەی خۆمان هەیە و جۆرێک هەبێت کە هاوبەش بە لەسەر تاسەری جیهان هەیە بەڵێ ئێستا ئێمە بۆ نمونە گوڵمان هەیە ئەو گوڵە تەنیا لە کوردستان هەیە بۆ نمونە مێلاقە گوڵە مێلاقەمان هەیە ئەو گوڵە مێلاقە بەس لە کوێستانەکانی کوردستان هەیە پەمەیە بەڵام گوڵە زەردەکەی لە ئەفغانستان هەیە یعنی فەرقێ دەکا شلێر گوڵە شلێر بەس لە کوردستان هەیە بەڵام شلێری ئێمە شلێری پەمەیمانێ ئەم بە بڵێن پەمبەمان هەیە بەڵام شلێری زەرد لە چیاکانی لە کوێستانەکانی ئەفغانستان هەیە ینی بۆ منە گوڵە شلێر یەکێکە لەو گوڵانەی کە زۆر زۆر تایبەتە لە هەموو دنیا بۆی گەڕاوم لە یەک شوێن نییە حتا قەزەمەکە یین بە بچووکی بە گەورەی هیچی ئیلا بە فقط لە کوێستانەکانی کوردستانەیە بەس یەک شت لەم توێژینەوەی زۆر نیگەرانی کردم ئەو پێم خۆشە لێرە ئاماژەی پێ بدەم ئەماوەکو زانیاریەکیش بۆ توێژەرانی تری کورد ئەوەیە کە زۆربەی زۆری ئەو ڕۆکە کوێستانیانەی کە ئەمڕۆ هەن وردە وردە لە ناو دەچن لە بین دەچێت ینی بەرەو لە ناوچوون دەچێت جا هۆکارەکەی ئەوە بێ کە زۆر بۆ نمونە ئێمە مێخە ئەوە جیابەندمان هەیە خاومان هەیە ئەوانەمان هەیە وردە وردە ئەمانە کە دەچوویە کوێستانەکان جاران ئەو کوێستانە بۆن و بەرامەیەکی یەجگار خۆشی دەبوو بەڵام ئێستا ئەو بۆنە نەماوە لەبەرچی ئێوە نیە دەڵم لە بین دەچێت ئەمووی وردە وردە یعنی خەڵک دەچێت لە ڕەگ و ڕیشەوە دەری دێنێ جا من هەز دەکەم ئەمە قەناعەتی خۆمەکە هیوادارم وانە بێ یعنی دەستێکی مخاوەڕاتی هەیە کە هەز دەکەم کە بە ئەن قەست ئەو گژوجیانە بە تایبەتی گژوجیا پزیشکیەکان زۆر ڕووی لە کەمی کردووە زۆر ینی جاران کە دەچوویە کوێستانەکان ئەو کوێستانە لەبەر گژوجیا ینی شوێن نەبوو ئەوەی بکەیت هەوڵت نەدا بە خۆت کە بە جۆرێک کوچک دەکرێت سیسکاینە ئەوانەی کە ئیش لەسەری کردووە و چەندین ساڵە لە کۆلونیوەر لەسەر کردو هەڵی گری بەجیا وەڵاهی نەم کردووە لەبەر ئەوەی یەک شوێنی دەوێ و لە ڕووی زانستیشەوە چۆن هەڵدەگیرێ و چۆن دیکۆمنت دەکرێ و چۆن ئارشیو دەکرێ ئەوە جۆریشترە ئەوە دەبێت لە مەودوع چکەمە GPS تێدایە ئەم کتێبە GPS تێدایە پێت دەڵێ ئەم ڕۆکە لە مانجی سێ لە مانجی ئاداریان لە مانجی نەورۆز لەو شوێنە چەکەرە دەکا لە مانجی نیسان مانجی گوڵان لەو شوێنە گوڵ دەکا یعنی هەمووی تێدایە حتا GPS تێدا شوێنەکە و مەکانەکە و هەمووی تێدایە و زۆر بە جوانی شوێنەکە دیاری کراوە جا بۆیە توێژەران ئەو کاتە دەتوانن خۆیان بە شێواکی زانستی و ئەکادیمی هەم پۆلێنی بکەن
و هەم هەڵیشی بگرن بە شێوە زانستیەکەی. باش مامۆستا ئەوە بە ئۆنلاین بەردەست دەبێتن؟ نەخێر تا ئێستا چکە سامە ئەوە تقریبا 1 ساڵە بە دیزینەکەیەوە خەریکین سیوێکی هەشت دیزینەکەی تەواو بوو دیزینێکی زۆر جوان و نایابمان بۆ کردووە ئینشاءالله ئێمەوە چاوەڕێ دەکەین کەسێک خێرەومەندێک سپۆنسەری بکە بۆی بتوانین چاپی بکەین چکە ئەمە بەڕاستی بۆ کوردستان شتێکی زۆر تایبەتە یعنی چۆن شەڕکردن لەگەڵ داعش شەڕکردن لەگەڵ دوژمنان دیبلۆماسیەت و سیاسەتی خارجی سیاسەتی ناوخۆ ئابووری ئەمانە چەند گرنگن ئەوە 100 بەرابەری ئەوانە هیچی لەو کەمتر نییە چکەمە یەکێکە ئەمە سپێنێ وەکو کورشانازی پێوە دەکەین دەڵێن ئەو وڵاتەکەیمە ئەوەیە ئەو وڵاتەکەیمە ئەمانن ینی بۆیە چەند فەرهەنگ و کەلتور و هونەر گرنگە ئەو بابەتش زۆر گرنگە ئەو جەماوەستا لە درێژای ئەو چەند ساڵە ئەو هەموو لێکۆلینەوە کامایان زیاتر سەرنجی ڕاکێشاوی وەکو چۆن ینی لەو گوڵوگیایانە کامیان زیاتر بۆ تۆ تایبەت بوو کە لێکۆڵینەوەت لەسەر کرد و زانیت سوودەکانی چین و جۆرەکەی چیەوە بەڵێ ئەمە گژوجیای زۆرمان هەیە چکە وەکو گوتم ئەمە لە ڕووی پزیشکیشەوە پۆلێنی بۆ کراوە بەڵام گژوجیای تێدایە خاص بۆ دڵ ینی دەمارەکانی دڵ دەکاتەوە پێویست بۆ ناکەم مرۆڤ قەستەڕە بکات و باڵۆم بکات و ئەمەلیات بکات و سینگی بکەنەوە بۆی ئەمەلیات و ئەمانی بۆ بکەنەوە ئەمەلیاتە گەورە گەورانە ئەم گژوجای تدا بە یەک مانگ ئەگەر دەرمانەکەی بخواتەوە چاشی دەکات پێویست بە دڵهێشە و دڵگیرە ئەوە زۆر ینی من تەسەورم نەدەکرد ئەوە وابێ ینی هەتا توێژینەوە سویدیەکان لە ساڵی 1970 ئینگلیزەکان لە ساڵی 1970 توێژەرە فارسەکان ئەینەشت توێژەرە عەرەبەکان یعنی شتی سیرسیریان لەسەر باس کرد و چۆن لە سیستەمی خوێندن هەروها لە وزارەتی کشت و کاڵ و چاندنی سوود لەم لێکۆڵینەوە بکرێتن زۆر بەباشی بۆیە گوتم ئەگەر سپۆنسەرێکە بێ ئەمانە چاپ بکەین ئەمە سەرەتێکی نەتەوەیە ئێستا ئەرکی ئەوان چییە؟ ئەرکی ئەوان ئەوەیە بێن ئەوە چاپ بکەن چاپ بکەن بەس چاپیکەن حازرە هیچی نەماوە چکە ئەمە تیمێکی گەورە ینی بۆ بەرچاوڕوونیت ئەمە پێداچوونەوەی کوشکاڵی ئەندازیار کە عزیز محەممەدەوە پسپۆری پۆلێنکردنە کلاسفیکیشن پێداچوونەوەی دکتۆر ڕاو عەتاعات پسپۆری جیا دەرمانی پێداچوونەوەی دکتۆر شێروان لە پسپۆری زمانی کوردی پێداچوونەوەی شارام سعید پسپۆری زمانی فارسی پێداچوونەوەی پرۆفسۆر یاردەر دکتۆر سەفادین ئەحمەد پسپۆری زمانی عەرەبی ینی ئەمە هەمووی لە هەموو ڕوەکانەوە یەک کەمە کورتیمیە ینی کەمە کورتی هەر دەبێ بەڵام نەمهێشتووە چووکترین هەڵی تێدا بەسەردا تێپەڕێ هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی زمانەوانی هەم لە ڕووی ئەکادیمی هەم لە ڕووی پۆلێنکاریەوە باشەوە بەستە ئێستا باڵندەکەویەکانی ڕانیا تەواو بوو ڕوەکە سرۆشتەکانی ڕانیاش بەسەر یەک داهات پلانی داهاتوو چییە جگەلەوەی کە ویستت لەسەر بەرد و ئەوانە ئیش بکەیت ئەرێ ئەمە پرۆژێکی گەورەیە بەردەوامە پرۆژێکی گەورەیە بڵین لەسەر جیۆلۆجی بڵین ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی بەردەکان جۆری بەردەکان کانزاکان میتاڵەکان ئەمانە هەمووی ئیشی لەسەر دەکەین و تازەترین کتێبیشم ئێستا کە لە بەردەستمە لەسەر هونەری تەلارسازی کوردیە هونەری تەلارسازی کوردی بڵین هەتا سۆمەرم هێناوە تقریبا 100 لاپەڕەکی تەواو بووە تا سۆمەر هاتووە ئێستا بەتەماین ئەگەر سپۆنسەرێکی بۆ پەیداکەین بچین بۆ باکوور بۆ ئامەد و بۆ حەسەنکێف و بۆ وان و بۆ موش و بۆ ئەوانە بۆی زانی هونەری تەلارسازی لەوێ چۆن گەشەی کردووە و چۆن کاریگەری هونەری کوردی لەسەر بۆ لە ڕۆژ ئاوا لەوێش بە هەمان شێوە لە ڕۆژهەڵات لە سنە و مەهابات و ئورومیە و لێرەش بڵین لە کۆیە و کفری و هەولێر و دەچێتەوە ئاکرێ و ئامێدی و بۆ دوهۆک و ئەمانە توێژینەوەکە ئیدی گەیشتوتە ئەوەی کا بتوانین سپۆنسەرێکی بۆ پەیداکەین بۆی بتوانین ئەم کتێبەش ئیشی لەسەر بکەین و ڕووناکی ببینێ دەست خۆش مامۆستا درۆژانە چەند سات خەریکی لێکۆڵینەوەی چەند سات خەریکی نووسینی بەو هەموو بەرهەمانە و من یەکێک لە تایبەتمەندیەکانی نووسینی من ئەوەیە کە من کاتێک کە دەنووسم دەست دەکەم بە نووسین ناوەستم بۆ نمونە ئەم کتێبە 4 سعات بەیانی 4 سعات دوانیەوە ڕۆ ئیشم تێدا کردووە واتە 8 سعات ڕۆژانە ئیشم تێدا کردووە ئەوە بە هەمان شێوە 4 سعات
بەیانی 4 سعات دوای ڕۆیشم تێدا کردەوە جگەلەوەی کە دەرچوو بەڵێ کە دەرچووم کە نەشم نووسی نانووسم وازی لێ دێنم چونکە زانیاریەکان هەمووی تێکەڵ و پێکەڵ دەبێ ئیدی ئەوە زیان بە هەتا سراحەتێک دەدەی بە مشکی خۆت و دووبارە بێگومان ئەمە پێویستی بە ئەوجا چۆن هەڵاوێردی زانیاریەکان دەکەین ئەو زانیاریانە پێویستی بەوە بووە کە سەرچاوەکان یەکلا بکەینەوە ئایا ئەو سەرچاوەیە مصدقەوە تا باوەڕ پێکراوە متمانە پێکراوە یان متمانە پێکراونێ چکەمە سەرچاومان هەیە زۆر باش نییە یعنی ئەمە زۆر جار لە بواری جیا دەرمانیەکاندا سەرچاوی زۆر خراپ کەوتۆتە بەردەستم خۆم لێ پاراستووە چکە من تەشیدم کردێتەوە لەگەڵ سەرچاو بریتانیەکان لەگەڵ سەرچاو سویدیەکان چکە بریتانیەکان لە هەر دەرچوونێکدا زانایان لەگەڵ خۆیان بردووە بڵین ئەو بەعساتانەی کە دەرچوون بڵین لە باخیرەکان کە گەڕاون بڵین زەوی ناسییان لەگەڵ بۆ دکتۆریان لەگەڵ بەڵێ ئەمانیان لەگەڵ بۆ ئەمانە هەمووی زانیاریەکانیان پشتڕاست کردوێتەوە کە ئەوە ئاوا توێژینەوەیان لەسەر ئەنجامە ئەوس توێژینەوەش پشتی بۆ سەرچاوانە بەستۆ کە وەک گوتم 4,000 سەرچاوی تێدا بەکار هاتووە 4,000 چافکانی تەنێژ بۆ ڕۆکن سروشتی یەک ناوچەیە کوردستانێ ئەوجا ئەگەر بێ باسی هەموو کوردستان بکێ دەبێت چەند بە ملیۆنەها سەرچاوە هەبێ جگەلەوەی کە سەرچاوێکی بەردەستت هەیە کە دروستە ڕیاڵەتیە چەندین ساڵ ئیشی لەسەر کراوە بۆ ئەم بەرهەمە بێگومان ئەمە 309 جۆر ڕوەک لە خۆ دەگرێت 309 جۆر دەکرێت زیاتریش دڵنیان زۆ زیاتر هەیە بەڵام ئەمە هەر پێویستی بە پارە هەیە بودجە هەیە بۆ ئەوەی تۆ بتانی چاکتر ئیشی تێدا بکەیت و هەم پێویستی بە کاتیشە ئەمە بەڕاستی ئیشی دەوڵەتە من کردومە ئەمە ئیشی یەک موئەسسەسەی زۆر گەورەی ئەکادیمیە من کردومە ئیدی هیوادارم ڕووناچی ببینێ و لە ناو ناوەندە ئەکادیمیەکان بتوانن سوودی لێ ببین درستە دەستێتە ساغ من مامۆستا زۆر دڵخۆشم کە ئەهەم بە گوێگرتن هەم بە وەرگرتنی ئەو هەموو زانیاریانە سەبارەت بەم گوڵۆگیانە برز خەلیل گەلێکۆڵینەر gelek spas ku titgelmen bû vesbihêveca ev babeta ku me îrodayî bihezkirinek ji wan babetin herî giring e ku divêm hemû zaniyarî me li ser hebin ji ve ku ev berhema çendîn salaya vî kesî ye ku kar li serê kiriye çûye bi destê xwe bosta wê navçeyê li hev xistiye heta ku ev zaniyarî komkirine rêvî me ku bigihê berdestê her kesekî ji me ji ber ku wî behes kirî hin gulûgiyatê de hene hin cöre geyatê de heye ku bi hêvekê dikare dilê te xurtir bike yanî ji bo tenduristiyeka baştir ji bo jiyaneka baştir bi siruştî bi tenduristî bijî vê cejbîra wan çi ev babetên giringên ku divê û pêwîst e em lê em behs bikin û zaniyariyên zêdetir li ser bidin dubara dest xweş mamosta spas vêca eger em bên behsa roja pêncê Eylûlê bikin em her neviyalî berê xwe bi neviyalî baş e ji her sal ji yanî her sal di pêncê Eylûlê de ji dibêjin roja cîhaniya xêrxwaziyê ye di vê rojê de gelek çalakiyên taybet hene encamdan gelek دەستگەهانە ku li gorkarînên xwe alîkariya pêşkêş dikin yek ji wan dezgehên ku bi bê guhdan binetew û ol û îdeolojiyayên cewaz li navxweya Kurdistanê karê xêrxwazî dike ew jî dezgeha xêrxwaziya barzaniye di heman demê de ev dezgeh çalakiyeke xêrxwazî û alîkariyê gihandiye nêzîkî neh welatên cîhanê heta vê gavê û di heya ma 15 salan de xizmet û karkirin kiriye alîkarî bi serzêdetir ji 3,500,000 kesî jî dabeşkirî bi hevdûre em ê hin zaniyariyên nêzîktir û wirbîntir werbigirin. دەستگایەک بە تەمەنی 15 ساڵ کاری بەردەوام دەستگای خێرخوازی بارزانی کە لە سەرەتاوە بە ئامانجی یارمەتی هەژاران و لێقەوماوان دروستکراوە و ساڵانە پەرەبە کارەکەی دەدات. لە هەر کارەساتێکی مرۆڤی یان سروشتی یا شەڕ و ئاوارەیی لە ڕێزی یەکەمی گەیاندنی هاوکاری و کۆکردنەوەی هاوکاری و یارمەتی بووە. سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دەڵێ ئەوەی بۆ دەستگای خێرخوازی بارزانی گرنگ بووە لابردنی سنوورەکان بۆ و مرۆڤایەتیان خستوەتە لووتکەی ئامانجەکانیان.
قاعیدە و داعش و ئەوانە کە بەداخەوە زەر و زیانێکی زۆری لێکەوتەوە ئاوارە و پەنابەرێکی زۆری لێکەوتەوە هەموو ئەمانە وای دەویست کە ئێمە لە چوارچوەیەکی ئۆرگانیزەکراودا بتوانین گزارش لەو هەستەی کوردانە بکەین گزارش لە هەستی کوردستانیان بە شێوەیەکی گشتی بکەین هەم لە خزمەتکردنی ئەو خەڵکە هەم لە پێشوازیکردنی خەڵکی خۆمان و هاوکاری و پشتیوانیکردنی خەڵکی خۆمان و بەڕاستی ڕوویەکی زۆر جوان پیشان دراوە ئێمە زۆر جار ئاماژەمان بەوە داوا کە لە کۆنگرە نێودەوڵەتیەکان لە کۆنفرانسەکان لە کۆبوونەوە هاوبەشەکان لەگەل لایەنە پەیوەنددارەکان لە ئاژانس و ڕێکخراوەکانی UN لە ڕێکخراوە نێودەوڵاتیەکان حتا لە کەسایەتی وڵاتە بەخشەرەکانیش ئەم ڕووەی کوردستان زۆر بە جوانی بینراوە. دەستگای خێرخوازی بارزانی باکارکردن لە دەکەرتی جیاواز بۆ خزمەتکردنی کاری خۆی پەرەپێدەدات و جیالەوەی هاوکاری بووە لە کارەکانی دروستکردن و نۆژەنکردنەوەی قوتابخانە و کەمپی پەنابەران و هەروەها سەنتەری ڕۆشنبیری و دابەشکردنی خۆراک و ئەنجامدانی دەیان چالاکی ناوخۆیی هاوکارەکانی خۆی گەیاندووەتە 9 وڵاتی دوور و نزیک. بەرپرسی پرۆگرام و پەیوەندەکانی ئەم دەستگاش دەڵێ ئێمە بەم کارەمان 2 پەیامی سەرەکیمان هەیە. پەیامی دەستگای خێرخوازی بارزانی لەو ڕۆ لە 2 پەیام خۆی دەبینێتەوە. گرنگترینیان ئەوەیە ئێمە بە خەڵکانی دەرەوەی کوردستان بە کۆمەلگەی نێودەوڵەتی بڵین کورد خاوەنی کللتورێکی مرۆیی گەورەیە. ئەو کللتورە تەنها بۆ خەڵکی خۆمان نییە بەڵکو بەرامبەر بە میوانەکانمان بەرامبەر بەو کەسانێک کە لێ قەوماون بەرامبەر بەو خەڵکانی کە تووشی کارەسات دەبن کورد ئامادەی ئەوەی تێدا لە هەر شوێنێکی ئەو دنیا بێت ئەو پەیامە بگەێنیتن و دەستی هاوکاری بۆ مرۆڤەکان درێژ بکە و بە هەمان کاتیشدا هەدەفی ئەمە لە چوون بۆ وڵاتانی دیکە و لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوەیە ببینە پردێکی پەیوەندی لە نێوان ئەو کەسانەی کە با بڵێن پێویستیان بە هاوکاری و کەسانێک کە ئیمکانێتیان هەیە جا ڕێکخراوەکانن یان ئاژانسەکانی سەربەنەتەوە یەکگرتوەکانن لە هەمان کاتیشدا پەیامی ئینسانی واتە کالبوونەوەی مرۆڤەکان لە نێو مرۆڤبووندا بە تەنها دوورکەوتنەوە لە تەواوی ئەو سنوورە دەستکردانەی کە دروستکراون. 5 ئەیلولی هەموو ساڵی ڕۆژی جیهانی کاری خێرخوازیە. لە ڕۆژی جیهانی کاری خێرخوازی دەستگای خێرخوازی بارزانی وەک یەکەمین دەستگایەکی خێرخوازی کوردستانی بە پەیامی گەیاندنی خزمەتگوزاری و هاوکاری لە پێناو ئاشتی و ئارامی بۆ ژینگە و مرۆڤایەتی هەوڵی ئەوەی داوە بە گەیاندنی یارمەتی بۆ زیاتر لە 3,500,000 کەس لە کوردستان و وڵاتانی دیکە جیهانێکی بێهەژاری لە ژینگەیەکی پارێزرا و بە یارمەتی کەسان و دەستگاکانی دیکە دروست بکات. هێرۆمۆلودی کوردستان 24 هەولی. ئەم باڵی بکشێنن سەر مژارەکەدن ئەمێ بەحسا بەشداریە نونەرێن ڕێکخراوان بکەن بتایبەتی ئەگەرم بێن بەحسا کۆربەندە جیهانیە گەنجان بکەن یان لاوان بکەن لە سەرانسەری جیهانێک و سەرانسەری جیهانێ لە وڵاتی رووسیای جڤیابوون و بە بەشداریە نونەرێن ڕێخستنێن لاوێن 112 وڵاتên جیهانێ کۆربەندە گەنجên جیهانێ لە وڵاتی رووسیای برێڤەچوو هەروەکو ئاماژە پێدایی تێدا باڵێ دکشینن لەسەر چالاکیên گەنجان و لاوان لەسەر ئەو شتێن و پێویستە بدنە بەحەزکردن چ ئالێکی بەخوا پێش بخن وێجا یەک جوان کەسن ئەمکو نونەرن وڵاتان بە نونەرەتیە یەکێتیە لاوانên دموکراتی کوردستانê li کۆربەندا گەنجên cîhanê birêz Danyar Reza kulvedere beşdarî kiriye nan hejî biriya Skype li Orenburg wê gelme bil welatê Rûsyayê birêz Danyar beyanî baş ev heyama çend rojane korbenda cîhaniya gencan lawan birêveçû welatê Rûsyayê çend tewr hatine behezkirin û tewera giring ji bo lawên Kurdistanê çi bû بەێنتان باش سەرتا دەمەوێت ئاماژە بەوە بکەم من لە ڕێگای هەولێرەوە بۆ ئەستەمبول بە پاس 36 ساعت بەڕێکەوتوم دواتر لەوێەوە بۆ مۆسکۆ دواتر بۆ شاری ئۆرینبورگ هەڵبەت لەبەرەوەی پێم کۆربەندێکی گرنگ بوو و تاکە کورد بووم کە بانگێشتنامەی فەرمیم بۆ هاتبوو کە نوێنەرایەتی چەتلاوانی دموکراتی کوردستان دەکەم وەکو ڕێکخراوەی و وەکو شوێن نوێنەرایەتی هەرێمی کوردستان و عێراقش دەکەم بێگومان کاتێکی سەختە بۆ هەموو لە ڕۆژ یەکەمی کۆربەندەکە بەڵام بۆ تۆ دیارە سەختتر بوو بەڵێ هەڵبەت سەرەتا دەمەوێت هەروەکو بەڕێز ئاماژت پێ کرد لە 112 وڵاتی جیاوازەوە نزیکەی 500 بەشدار بوو ئامادەی ئەم کۆربەندە
و کۆربەندەکە لە دوی ئەم مانگەوە دەستی بەکارەکانی کردووە بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت لەو ماوەیەدا کۆمەڵێک پانێل و کۆبوونەوەی گرنگ بەڕێوە دەچن و من بە خۆشحالی و بەیانی چانسی ئەوم پێدراوە کە پانێڵم دەبێت پانێڵەکەم لەژێر ناوی ئاشتەوایی و پێکەوەژیان و ڕۆلی گەنج لەو نێوەندەدا و جگەلەوە دوێنێ پرۆژەم پێشکەش کرد هەڵبەت پرۆژەکەم پرۆژەیەکی لەوانی دموکراتی کوردستانە کە دروستکردنی ماڵی گەنجانە لە هەولێر کە سنتەرێکی گەورە و ئێزگار گرنگە و یەکێک بوو لە پرۆژە هەرە گەورەکانی بەشداربووەکان ئەوانەی کە پرۆژیان پێشکەش کرد و پرۆژەکە دەکەوێتە منافەسەوە و ڕیزبەندی یەکەم و دووەم و سێم دیاری دەکرێتن و ئەوانەی کە براون هاوکاری مادی دەکرێن بۆی پرۆژەکانیان جێبەجێ بکەن. هەڵبەت ئەو پرۆژەی ماڵی گەنجان پرۆژەی زۆر سوودبەخش دەبێت و یەکێک دەبێت لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک دێت لە سێ بەشی گرنگ بەشی هونەری بەشی ئەدەبی و بەشی زانستی ئەو گەنجانی کە گەنجی داهێنانکارن و یان ئەوانەی کە پرۆژەیان هەیە لێکۆڵینەوەیان هەیە دەتوانن سوود لەم سنتەرە ببینن. باشە بەڵێ دەمای ئۆکێ مژوەیە و خەت قوت بۆیان ژێت و لێ شتێکی زۆر گرنگ هەیە گەر باسی لێ بکەن ئەویش کە ینی دەبینی دۆخی جیهان لە سەرانسەری جیهان چۆنە زۆربەی فستیڤالە گەورەکان و کۆبوونەوە گەورەکان دواخرانیان بەڕێگەی ئۆنلاین دەکران بەڵام ئەم کۆربەندە ینی هەر لە وڵاتی رووسیا ئەنجام درا چ ڕێگە خۆپارێزیە گیراوە بەر بۆ ئەوەی بۆ نمونە تەندروستی خۆتان بپارێزن. بەڵێ هەڵبەت بەنسبەت خۆپارێزی و هەموو ڕێکارە تەندروستەکان جێبەجێ کراون هەر لە هەموو هەر وەکو دەمامک و دەستکێش و لە کاتی چوونە ژوورەوە دەست تاقیمکردن و سۆشیۆل دیستان بە تەواوەتی دەپارێزرێت هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ دژی ڤایرۆسی کۆرۆنا مەوجودن. باشە برێز دانیاریانی زیاتر لەوانی کوردستان پەیوەندیان لەگەڵ لاوانی چه وڵاتێکی تر باشە ینی زیاتر پەیوەندیتان لەگەڵ گەنج و خۆرتن کیژان وڵاتین جیهانێ باشترە؟ من دەمەوێت ئەوە بڵێم دوێنێ بە جلی کوردیەوە پرۆژەکەم پێشکەش کرد بە خۆشحالیەوە هەم ئەندامانی لیژنە و هەم ئەو بەشداربوانەی کە لەوێ بوون زۆر پێیان جوان بوو بەشێکی زۆریان هاتن ڕستمیان لەگەڵ گرتم دەمەوێت بڵم کە میلەتی کورد میلەتێکی خۆشەویستە بەوەی زۆر سەرنجی ڕاکێشام لەو کۆربەندە بە سوودفە لە کاتی پێشکەشکردنی پرۆژەکەم دوای ئەوە خاتوونێک کە خەڵکی مەغریبە بە ناوی موناخان بە هەمان شێوە پرۆژەی هەیە بۆ کوردستان کە لە بواری پەرەپێدانی مرۆیی و بواری خوێندنە کە بەڕاستی زۆر دڵم خۆش بوو کە ئێمە لە دەرەوەی وڵات کەسانی دڵسۆزمان هەیە. گەلێک باش ینی خانومە خەلکێ مەغربێ پرۆژەیەک و ساژ بۆ کوردستانی پێشکەش کردبێت خوازل کوردستانی جیبجی بکە ئەو پێشکەتنە گەلک باشە دوبارە پەیوەندێن وە لاوێن کوردستانێت جگەل وڵاتێندن و گەنجێندن تێ چه ئەزمونێکێ ژێ کۆربەندێ بینێ ناو کوردستانێ؟ خۆی کۆربەندەکە زۆر تەکید لەسەر پێکەوە ژیان دەکات و هەر لە سەرەتایکردنەوەی کۆربەندەکە هەر یەک لە چەند دۆکومنتاریەک نیشاندرا کە باسی لە شەڕ و نەهامەتیەکان دەکرد دواتر چەند گۆرانی بێژێکی بەناوبانجی رووسیا بەشدار بوون کە سرودی پێکەوە ژیان و ئاشتەوایان بووتەوە جگەلەوە بەڕاستی خۆشەویستێکی زۆر هەیە لە بینی ئەندامانی کۆربەندەکە و هەماهەنگی و هاریکاری یەکتر دەکەن بە هەموو شێوەیەک کە ئەوە جێگای دڵخۆشیە بەڕاستی. باشە هون ناخوازن لە کوردستانێژی کۆربەندەکە هەف شێوازەوەی کۆربەندە کوول و وڵاتی رووسیا و چەندین وڵاتێندن لە مسرژی برێڤە دەچەیە ساڵانە لە وڵاتی رووسیاژی برێڤە دەچێت چەندین وڵاتان کۆربەندە نووساتێنە دارخستن هون ناخوازن دناوە هەرێما کوردستانێژی شتێکی وسا ئەنجام بدن؟
يعني بحكم قوة چەند پەیوەندی هەنا اون ساڵانە سەردانەوان وڵاتان دکن. ئێمە پار ساڵی لە مانجی ئۆکتۆبەری 2019 سی گەنجمان لە سی وڵاتی جیاوازەوە بانگهێشت کرد بۆ هەرێمی کوردستان و سەردانی چەندین شوێنی گرنگمان کرد وەکو پەرلەمان و چەند شوێنێکی گرنگ و ئاشنایەتیش تەواومان لەگەڵکردن بۆی ئاشنایەتیان هەبی لەگەڵ هەرێمی کوردستان و جگە لەوە چەند مانگێک لەمەوە پێش چەند قوتابیەک کە لە بەشی زمانی کوردی دەخوێنن لە رووسیا بە هەمان شێوە سەردانی کوردستانیان کرد بێگومان کە ئەوانەی سەردانی کوردستان دەکەن بە ئەهمیەت و بە هیوان ئەوەن کە جارش کە سەردانی کوردستان بکەنەوە. باشە لێش خەڵک گەلە گرنگە ئەوە کوبوون منە 112 وڵات لەوێ دەرێ جڤیانە خۆرت و گەنجن 112 وڵاتان لە وڵاتێکی وەکو رووسیا جڤیانە هون هەوڵ نادەن بۆن منە لەسەر ئاستێ هەرچار پارچەی کوردستانی خۆرت و لاوان کۆم بکەن حتاکو اون پرۆژەیەکەوە سەرتاسەری کوردستانی ئەنجام بدەن. ئەمە فکرێکی زۆر گرنگە طبعاً جگە لەوە ئێمە دەمانەوێت دیاسپۆرای کوردی لە هەموو جیهان دروست بکەین و من دوێنێ لە سەرەتایی دەستپێکردنی پێشکەشکردنی پرۆژەکەم ئاماژەم بە هەرێمی کوردستان کرد بە شێوەیەکی گشتی بە ینی هەر پارچەکە و وەزعی سیاسی و ئاواتی خەڵکی کورد بۆی کە وڵاتیان هەبێ بۆی سەربەخۆ بن و لە بەرنامەماندا هەیە ئینشاڵڵا دیاسپۆرا و لۆبی کوردی لە دەرەوەی کوردستان بەهێز بکەین و لەو نێوەندەشدا ساڵی پار کۆبوونەوەمان هەبوو لە مۆسکۆ بە خۆشحالیەوە ئەنجامی باشی هەبوو. باشە بێگومان بەهێویا سەرکەفتنی بۆ خوازم بەهێویا کە دەمەکە باش و خۆش و تەندروست لەوە دەرێ دەرباس بکەن برز داریان قسەی ئاخیرم ئەو ڤاکسینە تاقیب بکەوە بزانە باشە یان ڤاکسینە رووسیەکە بە خۆشحالیەوە ئەو ڤاکسینە رووسیا یەکەم وڵات بووە کە درستی کردووە من هەر لە سەرەتاش پێم وە بوو تەنانەت ئەگەر لە ئەوروپاش سەرەتا دروست بکرا بە رووسیا ڤاکسینی خۆی دەبوو چونکە هەموو کات رووسیا حەزی کردووە خۆی بێ. بەڵێ دروستە ئەو بێجە سیاسەتە وڵاتێکی مەزن و زەلهێزەوە کە رووسایە و بێگومان بدیتناوێ ڤاکسینێژی گەلێک کە تشت سەرانسەری جیهانێ گوهرتن و زەربەژی لە گەلێک وڵاتاندا لە تشتن سیاسی لەم ناچنە بێبیا سەرکەوتنێ بۆەوە برز دانیار ڕەزان و نەرەیەکی تێلاوێن دموکراتی کوردستان لە کۆربەندە گەنجانێ جیهانی لە وڵاتی رووسیای کوبرەوە دەچێ بێبیا سەرکەوتنێ و هەروەها حتاکوون بەگەڕە کوردستانێژی بخێر و سەلامەتی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ دەرفەتە دەستخۆش بەجا ئەڤ ژناڤە وڵاتی رووسیای و باوەڕ دکەم کەش و هەڵوێ دەرەگەلێک فێنوک و خۆشە مژبیر گەلە ژێ پرسکەم لێ ئەمن هەڕۆشە کەش و هەواسە قایە باشار و باشڕۆکەن کوردستانێ بشۆپینێن.
هنجي بشكي بلين ستيليزي لبانينا لبلز باورد كم براورد بچند هيفن درواس بوي سرانسر كردستان نهاي وارم بهتر هي نكدبه و هواي بايكي خوشي ته لين بحث ولات اندونيسيا وكن كو 16 هنرمند و نيگاركش لولات اندونيسيا د ساليا دا سربخويا ولات خوات هبولويك بشوازك سرهندي نخشاندن کو درجه یاوینا 300 متر به افکار هنری گزارشان کو دربرین جپشتوانی و پاک راگرتنا جنگه ایتکه ده سالیا دا سربخوی ولاتی خود وجه کم ببدوره وان دیمانان ببینن. کاولکا هنری یا بجوره اثر هندی به درجه یا 300 متران جوانی و پاقجیه که زیده دایا تاخه جتاخن جاکارتا پایتخت اندونیسیای. هجمارek ji honermendên godrexsineke serbixwe kar dikin xwestin di heyama belavbûna vîrusa korona karekî cuda çêkin. Ew rexsin nêzîkî 6 nîgarkêşî li xwe digire û piraniya wan ser bi xwe ne. Tablo ji bo dema sê rojan ji aliyê 16 honermendan bi piştevaniya mozexaneya Basûkiya Ebdullah hate çêkirin. الگوری ولاتیان وی تاخید بیشن او تابلو بوی سدما دلخوش بونا خلق و زاروکان جبوی درباز کرنا دمک خوش و لیستکه. نال وی دره گلک قربالغی چی بویا گلک خلق تین و زاروک جید لیزن بریان ها گلک بیدنگ بو اتومبیل هاتو چون دکرن. بسدما بلاونا کورونای پرانی خرکی دمال خدا بون. ام گلک بیزار بون. لینها ام جمال دردکهون و تشت سار دخون و نه انجی دکشینن. نما پیویز دکه ام دور هرن. Cuma tinggal foto-foto di sini, selfie-selfie udah kehibur itu. وان کسان برین ها کاوال و تابلو لسر دیواران دنقشاندن اجبوی روناهی باویژن سر دخوازا هزرین جنگه و سیاست این تایبت به برگیرکرنا جنگه. اف تابلو یکمین کاریوانا گوب آوائی کی سیر هندی و دور هاتیه چکرن. جه کاری من نبگلک جوی دوری دوره. جبر وی کیجی استماعی دوری دا از وی تابلوی ببینم. براستی گلکی بالکشه. افچالاکی ده چارچوبه سالوگرا روژا سربخوایا اندونیزیای هاتل درخستن. نزیکی 20 گالونن مزن یه رنگکری دیده هاتیب کارانین. او جاده گو او تابلو لیه لناوندان نافچه یکی لباشور جاکارتای دکهوه. او هجماره که مزن جی کشتیارانج بوی دیتنا وی تابلوی سردانا وی جاده ایدکن. رودی حسن، کردستان 24. گهنه داویه پروگرام خویایی رو لجبیر نکن درجه های هفتی ده چندین بابتون جارن جواز تمی ساعت 7 صبحی عمل بدره بن حتی روژه کدن ببین اندنا و خیر و خوشیده و تندرستی خوباش و پارزن خوب پارزن و خاطره و